سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لە مەڵقەی بەرنامەکەمان داباز لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین. پرسیار ئاڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم وەک لە فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم داهاتووە کە مانگی ڕەمەزان دەکا بە سێ بەشە و سەرەتاکەی بە ڕەحمەت ناو دەبات. مەبەست لەم سەرەتا و ڕەحمەتە چییە؟ پێویستە موسڵمان چۆنم ڕەحمەتە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کەشف بکات. وەک لە فەرمودەکە داهاتووە سەرەتای ڕەمەزان ڕەحمەتە، وەگەوەی بوتی ئەگەرەکە سەرەتاکەیمان لە دەرچوو جارێکی دیکە قەرەبوو ناکرێتەوە. وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. طبعا خواهي قولة لقرآن فرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين. خواهي قولة ببيغمبر ديانا فرمي صلى الله عليه وسلم كتو رحمتي أمتك الشيء رحمة لسر زاري في مصاصم هاتو فرموديك فرمي رمضان إكابة سيد ديوة دي كمي رحمته دي دوهمي مغفرته دي دوهمي سهمي بريتي لعيتكم من النار. هاتشان أكريم عن جاريوا بسنوبي بلا مما با حسابي داك أخو حسابي داك من بوكا. أوله رحمة أما براسي كوملشتي زور مهمة تاعي إما أبي لسر هندوا سير رمضان كين خوال لرمضان هاتشي كدو بويما وإما لقل رمضان هاتشي كين بروحي خومان بوبجسي خومان وإما لرمضان لقل خلقي خوا مخلوقاتي خوا هاتشي كين أمس يشتهر سيك على دي كما أتوانا بلا برجستا أبي خواي قول جل جلاله بوي رحمتي رمضاني كرو بالرحمة ويسكي بو الرحمة واتا هەڵمان پێوانێ هەڵمان ئەنێ دەرگامان بۆ ئەکاتە وەک ئەوەی دەرگاکانی جەهەنەم داخراوە وەک ئەوەی شێتانەکان دەسە و دەستگیر کراون کەلەمچە کراون وەک ئەوەی دەرگاکانی باش دەکرێتەوە. ئەوەتانی ڕەمەزان وایە هەر هەمووی بەشدارە یعنی هەمووی یەک شکڵە. ئەوە نیە گەر ڕۆژەکەی من فەرقی هەبێ ئیجازە بێ من شتێ بخۆم و تۆ شتێتر بخۆی و هەمووی یەک شکڵە هەمومان داعوەتی یەک سفرین بەڵام سفرەکە وایە کە هەمومان بە ئەتوانین بە هەموو نەخۆشیەکانە بڵین بچینە سەر ئەو سفرە. خی گەور ئەنجاوا ئەکە لە خەڵکی لە ڕەمەزانە ئەوە سەرفیتری داناوە ئەوە زەکاتی داناوە بۆ بوارە مادیەکەی ئەوە سەدەقاتی داناوە دڵی خەڵکی نەرمە بێ و خی گەورە لەم دەڕۆژە بەردەوام ڕەحمە دەبارێنێ بۆ ئەوی هاوکاری تۆ بێت دەی زەحمە لێ بچۆنە پرۆژەکەەوە کە ئێمە ئاوامان کرد ئەوە ڕەحمەتی خوایە ئەی ئێمە بۆ ڕۆحی خۆمان بەڕاستی بچین بە دەم ئەم ڕەحمەتەوە لە ڕێگەی عیبادەتەکانەوە هەر خۆمان نا لە ڕێگەی قورئان خوێندنەوە لە ڕێی نوێژ و لە ڕێی ڕۆژۆکە خۆیەوە لە ڕێی زیکردکردنەوە لە ڕێگەی غەیبەتنەکردن و گوناهانەکردن و هەموو دەرگاکان ئێمە داخین خراپەکان و چاکانیش ئەەکەینەوە ئێمەش بەرەوە ئەوە ڕۆشین کەواتە ڕۆحمان پاکردەوە ئەبینی باڵانسی ڕۆحمان لە مانگی ڕەمەزانە زۆر بە قووت و بەهێزە هەمومان گوێ ئەگرین هەمومان حەزمان لە خێرە هەمومان جوڵەیەکمان تایە حرەکەیەکمان تایە ئەوەتانێ چۆن پشکۆکە زیندوو ئەبێتەوە خەڵ لە ئێمە کە بەردەوام ئیلتیزاماتمان هەیە بە قووترە بین ئەوەشی کە ئیلتیزامات زەعیفە ئێتە سەرەوە ئەندازەیەکی باش بەشێەوەی کە ئێمە لەگەڵ خەڵکی خواچی بکەین بەڕاستی ئیتر ئەبێ من سەلیمە المسلم من سەلیم المسلم من لیسانی وەیدیه ئێمەش لەم ڕەحمەتەوە ئیتر زەرەرمان نەوێ بۆ کەس ئێمە چونکە پێمانەڵێ ئەگەر حتا کەسێکیش تەداخلی کرد لە ژیانی ئێمە فەئین قاتەلەه ئەو سابەه ئێمە لێرە ئەوەسین چونکە ناچینەوە پرۆژە شەڕەوە ئێمەمانەوێ ڕەحمەتەکە جێبەجێکەین جا هەموو گیانمان لە دەی یەکەمە ڕەحمەتە خۆش پاڵمان پێوانێ بە سەریعی بۆ ئەوی بچینە ناو دەی دووهەم. دیارە ڕەمەزان ڕەحمەتە و کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە لەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە فەرمێ ئەوەله ڕەحمە سەرەتاکەی ڕەحمەتە مەبەست پێ ئەوەیە ئەو کەسانەی کە بەشداری ئەکەن لە ڕۆژووی مانگی ڕەمەزاندا ئەو ڕەحمەی پەروەردگار کە ڕەحمێکی تایبەتە لە مانگی ڕەمەزاندا شمولیان ئەکا خۆی هەمیشە ڕەحمەتی پەروەردگاردا ئەبارێ بۆ سەر بەندەکانی کە لە فەرمودەی قودسیە هاتووە کە دەفەرمێ ڕەحمەتی من 100 بەشە یەک بەشیم ناردووەتە سەر زەوی 99 بەشیم هەڵگرتۆ بۆ قیامەت و تایبەت بۆ مسلمانان ئەو یەک بەشە ڕەحمەتەی پەروەردگار لەسەر زەویدا لە بینی هەموو ئینسانەکانە لە بینی ئینسان و ئاژەڵە لە بینی هەموو دروستکراوەکانی پەروەردگارە ئێمە هەستی پێ ئەەکەین بەڵام ڕەحمەتی ڕەمەزان زۆر تایبەتە ومێ دەکەم خوای پەروەردگار بێبەشمان نەکا لەو ڕەحم و سۆز و بەزەیەی کە لە ڕەمەزاندا دای ئەبارێنێ بەسەر بەندەکانیدا ئینشاءڵڵا. مەبەستەکەی ئەوەیە یعنی کە ئەوڵێ
لە حەدیسەکەی هاتووە ئەوڵەکەی ڕەحمەتە و ناوەڕاستەکەی مەغفیرەتە و کۆتاییەکەی نەجات بوونە لە ئاگری دۆزەخ مەبەستی پێ ئەوەیە ئەو کەسانی کە ڕۆژوو ئەگرن ڕەحمەتی پەروەردگار شمولی کردوون واتە وەک بڵێ بەدەم بانگەوازەکەی پەروەردگارەوە هاتوون کە لە ئەوەڵی ڕەمەزانەوانێ بانکەرێ بانگ ئەدا کە ئەفەرمێ یا باغیە الخەیری ئەقبل و یا باغیە شەڕی ئەقسیر ئەی ئەوانەی کە خێرتانتیایە پێشوازی لێ بکەن لەم ڕەمەزانە ئەی ئەوانەی کە شەڕن ئەی ئەوانەی کە گوناه و تاوانتان کردووە ئەقسیر دەست هەڵبگرن لە گوناه و تاوان بە ئەو ڕەحمەتی پەروەردگارە شمولتان بکە لەم ڕەمەزانەدا مەبەستەکە پێ ئەوەیە زیاتر. دیارەوە فەرمایشتی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم کە دەفەرمێ سەرەتای مانگی ڕەمەزان ڕەحمەتە ئەو ڕەحمەتە چەند لایەنێکی هەیە ئەگەر لێرە تیشکێ بخەمە سەر شتێ بۆ ڕوونکردنەوەیەک خوای گەورە جەلە جەلالوهو زۆر بە جوانی هاتووە تەختیری داڕشتووە بۆ ئەم مانگە یعنی لە پێشان مژدەمان پێدا ئەمجا ئەفەرمێ کارەکە بکە ئەوە تا سەرەتا کە بۆیە ڕەحمەتە لەگەڵ ئەم ڕەحمەتە چەند مژدێکمان بۆ هێنێ بۆی ئەوترێ سەرەتای مانگی ڕەمەزان ڕەحمەتە ڕەحمەتەکەی لە چیایە ئێمە پرسیار بکەین بۆ ڕەحمەتەکە پرسیارێکی جوانە خۆی لەوە ئەبینێتەوە کە مانگی ڕەمەزان ڕەحمەتەکەی لەوایە کە مانگی ڕەمەزان بەجیا لە مانگکایدەوەکو ئیبن عەباس دەفەرمێت گەورەی هەموو مانگەکان مانگی ڕەمەزانە گەورەی هەموو ڕۆژەکان گەورەی هەموو ڕۆژەکان ڕۆژی شەوەکان شەوی لەیلەتول قەدرە گەورەی هەموو ڕۆژەکان ڕۆژی عەرەفەیە جا لە بابەتەکەی پرسیاری جەناب دەرنەچین بۆ ڕەحمەتە چونکە قورئانی پیرۆزی تیادا بەڵزیوەتە خوارەوە شەیتانەکان تیا کۆت و زنجیر ئەکرێن جنۆکەکان تیا دەبەسرێنەوە وەخوای گەورە لەم مانگەدا شەوێکی داناوە کە پێی دەوتێت شەوی لەیلەتول قەدر کە خێری 1000 مانگی هەیە و هەر لەم شەوانەدا خوای گەورە هەموو شەوێک چەند عەبدێک لە عەبدەکانی خۆی لە ئاگری جەهەنەم ڕزگار دەکات ئەمە بەشێکیانی کە بۆ مانگی ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە مژدەشمان پێدان هانمان ئەدا خوای گەورە بۆی ئەوە تا ڕەحمەتە دوای ڕەحمەتەکە بڕۆن ئەگەن بەچیتر کە دوای ئینشاڵڵا کە لە باسیەکەی ڕەحمەتێکی تری بۆ خودی ئێمەیە ئەوە ئێمە زانیمان خوا ئەفەرمی ئەوە ڕەحمەتە ڕەحمەتێکی تری بۆ ئێمەیە ئەوە تا لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێ ڕۆژووی کەسێک بشکێنێ خێری بەکو ئەوی ئەگاو بەبێ ئەوەی ڕۆژووی لەویش کەم بکاتەوە یعنی ئەوە ڕەحمەتێکی ترە خوای گەورە جەلە جەلالوهو ڕەحمەتەکەی زۆر فراوانە لە سەرەتای مانگی ڕەمەزانە هەموو هاندانێکی ئێمە ئەدا ڕۆژوەکەتان وەکو چۆن لە حەدیثە هاتووە فەرمێ هەموو شکار و کردەوەیەک بۆ خۆیەتی ئیلا ڕۆژوو نەبێ یعنی زۆر هانمان ئەدا ڕەحمەتی ڕۆژوو لە چیا دەرئەکەوێ لە مانگی ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە لەوا دەرئەکەوێ کە زۆربەی زۆری وەکو خاڵانەی پێشتر باسمان کرد ڕەحمەتەکانی لەوەی کە قورئانی تیادا بەڵزی و شەیتان جنۆکەتی ئابەسرێتەوە و کۆت و زنجیر ئەکرێ و پاشان ڕەحمەتیتر لەوەی کە باسی بکەین لە خاڵەکانی ترە ئەوەیە کە بۆ ئێمەیە لە مانگی ڕەمەزانە سەرەتای مانگی ڕەمەزان زۆر جار من لەناو خەڵک هاتوو پرسیاری کەوتێتی مامۆسا لە مانگی ڕەمەزانە ئێمە ماڵەکانمان پڕ ئەبێ لە ڕەحمەت جا خواردن بێت هەر لە سەرەتای مانگی ڕەمەزان و ئەم ڕەحمەتە دەرئەکەوێ بە هەموو تاکی مرۆڤەکانەوە بە تایبەتیتر مسلمانەکان و بە عامیش هەموو خەڵکانی تر چونکە زۆر جاری وا هەیە مسلمان هاتووە لە زیادەی کە یارمەتی مسلماندا دەستی دراوسێکەشی گرتووە کە مسلمانێکی ژنیە ئەوە بۆ خۆی سەرەتای ڕەحمەتی مانگی ڕەمەزان دەرئەکەوێ بۆ ئێمە کە سەرەتای مانگی ڕەمەزان ڕەحمەتە لە زۆر بوارەوە مانگی ڕەمەزان جیاواز لە مانگەکانی تر تایبەتمەندی و خەسائیس و فەزائیلی خۆی هەیە کە دقت بگرین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پێغەمبەری ئیسلام عەلەیهی سڵات وسلام لەگەلێک فەرمودەدا ئاماژە بۆ وەکاکەوە کۆی فەرمودەکان ئەو ئەسەلمێنکەوە سەرەتای مانگی ڕەمەزان ڕەحمەتە بۆ وڵات و بۆ گیان و بۆ نەفسی مرۆڤ و بەربا بەتایبەتی بۆ ئیمانداران بە شێوازێک ڕەحمەتە لە مانگی سەرەتای مانگی ڕەمەزاندا هەرچی دەرگای ئاسمان هەیە ئەخرێتە سەرپشت ئەمە ڕەحمەتی خوایە هەرچی شایەتینەکان هەیە کۆت و بەند دەکرێن واتە تەئسیریان نامێنێ لەسەر دەرونی ئینسان و لەسەر دەرونی مرۆڤەکان ئەمیش ڕەحمەتە بە معنایەکی تر لە ڕەمەزاندا لە سەرەتای مانگی ڕەمەزاندا کۆی دەرگاکانی جەهەنەمدا ئەخرێن و کۆی دەرگاکانی بەهەش ئەکرێنەوە و لەم مانگەدا خوای مێرەبان سوبحانەهو وتەعالە ڕەحمەتی خۆی و هەروەها مەغفیرەتی خۆی جەمەکە و کۆ ئەکا بە ڕووی ئیمانداراندا بۆ ئەوەی لە ئیمانداران خۆش بێ و عەفویان کە بۆیە مانگی ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە بۆ ڕەحمەتە لەبەرەوەی ئێمە کە کاتێک لە ژەنگاوی تاوان و هەروەها عیسیان و هەروەها لاری و لەوێری و هەڵە و هەرزەیدا ژیاوین ئێمە لەم مانگەدا
ئەتوانین دەرگای ڕەحمەتی خوا لە خۆمان بکەینەوە بەچی بە تەوبەکردن بە هەمووشۆکردنی مزگەوتەکان بەکردنی نوێژی جەماعەتەکان و هەروەها بە تەڕاویحەکان و هەروەها بە ڕۆژوو بۆی ڕەحمەتە ئەم ڕەحمەتە بەڕاستی بە شێوازێکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک یەک ڕۆژ لە مانگی ڕەمەزان یاخود هەر یەک ڕۆژ لە سونەت یاخود لە واجب بگرێ هەفتا پاییز یاخود هەفتا ساڵ لە ئاگری دۆزەخ دوور ئەکەوێتەوە ئەمە ڕەحمەتە لە ڕاستیە بۆیە ڕەحمەتە لەبەر ئەوەی هەر کەسێکەوە لە ئەهلی سائیم و لە ئەهلی ڕۆژ و گران بێ دەرگای ڕێیان تایبەت ئەکرێ ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە یاخود لە بەهەشدا دەرگایەکی مەخصوص و تایبەت ئەکرێ ئەو کەسێکەوە بە ڕۆژووە بۆیە بەڕاستی مانگی ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە بۆ ڕەحمەتە لەبەرەوەی دەرگاکانی ئاسمان هەمووی ئەکرێنەوە دەرگاکانی جەهەنەم هەمووی دائەخرێ خوای میهرەبان زیاتر و زیاتر ڕەحمەتی خۆی لەو مانگەدا زیاتر بەکاردێنێ چونکە بە هەموو شەوێک لە شەوەکانی مانگی ڕەمەزان بەدەیان نەفەر بە سەدان نەفەر بە هەزاران بە ئەوەندەی خوا حەسکە خوای میهرەبان لە بەندەکانی خۆی لە ئیمانداران خۆش دەبێت بۆیە ئەگەر سەیری کەلیمەی ڕەمەزان بکەیت ڕا بە معنای چی دێ بە معنای ڕەحمەت دێ باشە میمەکەی بمعنای چی دێ بمعنای مەغفیرەت دێ ضادەکەی بمعنای ضەمانە واتە ئەو ئینسانە زەمانە زەمانی خوای میهرەبانە خوا زامنیەکە و ئەلیفەکەی بمعنای چی دێ بمعنای ئەمان دێ ئەم کەسە ئەمین ئەبێ لە ڕەحمەتی خوا بە ئەو کەسە سۆگەرە بێ واگەر سەیری کۆتایی جوملەکە کەلیمەکە بکەی نون بە معنای نەجاتە بۆیە بەڕاستی کۆی واسە لەبەری مانگی ڕەمەزان بۆ ئیمانداران بە تایبەتی بە دڵنیاییەوە ڕەحمەتە هەر خۆی بۆ خۆی ئەتوانم بڵێم ڕۆژێ دوو ڕۆژ پێش ڕەمەزان بۆنی ڕەمەزانیە بۆنی ڕەمەزانی لە ڕەمەزانە ئەتوانم بڵێم شەڕ و ئاشوبەکان کەمن مەشاکیلەکان ئەتوانم بڵێم بە ئەوەی تر کەمن بۆی کە ئەبینی موسڵمانان دەستیان کراوەیە هەمووی حەزی لە عیبادەت و حەزیان مزگەوتەکان جوڵەیەکی زۆر بەرچاویان تێ ئەکەوێ لەناو عیلەکانە ئەبینی هەموو ئێوارەیە عیلەکان کۆبنەوە دەست لە ئیش هەڵەگرێ واز حتا لە هەندێک ئیژێنێ ئەوێ بێتەوە ناو پرۆژە خەیریەکە ئەوێ جارێکی تر بەشداری ئەم ئاهەنگە گەورە بکە کە بە بۆنی دابەزینی قورئانەوە ئەکرێ لێرە ئێمە هەستی پێەکەین بە خۆمانە هەستی پێکەین کە بەڕاستی ڕەحمەتەکە بە ئاشکرا ئابارێ وا ئەزانم ئاسانە زۆر ئاسانە لە ڕێگەی بەندایەتێکەوە لە ڕێگەی ئەوەی کە لطفی خوای ئەبارێ بەسەرمانە لە ڕێگەی ئەوەی کە ئێمە بەندایەتەکان ئەچین بە کۆمەڵ ئەنجامیان دەین ئێمە ئیتر قەرارمان داوە نەچین ناو پرۆژەی شەڕەوە ئێمە ئیتر خۆمان ئەگرینەوە لە خراپەکان و گوناهەکان هەموو جارێ مامۆستاکان پێمانەڵێن لە سەرەتای ڕەمەزانەوە هیچ نەبێ ئەم مانگە پرۆڤەکە لەسەرەوەی کەوا کەمترین گوڵ وەک چۆن کابرایەوێ جگەری پێتەرەکەی ئەڵی ڕۆژی جگەرەیە کەم کەرەوە تا ئیتە خوارەوە ئێمەش ئەڵین لە مانگی ڕەمەزانە بڕیار بدە کەمترین گوناه بکەی یا هەر نەیکەی ئیتر تۆ بە ئاشکرا چوتە ناو ڕەحمەتەکەەوە پێغەمبەریان صلی الله علیه وسلم دیاری کردووە من لم يدع الخنا والكذب بدرجة يكم قصة إتر أقالي به شكو تو بزبان مشغول بذكره ومشغول بقرآنه وبتفسيره وبكتاب قرآنه وبقصي باشا وبمجلسي ذكره وجوجة لحديث جوجة لكنالي باش جوجة لآموش قاري كان لكنال ولا جات شي بيسرا وبينلا وهم واني تربيه تولي رو أتواني معاملي خول لقل أم باس وخاصاب كيتوا ليرا كم ترين ترجناه هو أرخصه شكل ناتشين زاني أما غيبتها ككردم بالانسا قدا بزيو خيرك مدن بو نوێژناکەم خراپە پێمانە بە جەماعەت بیکە ئەو بەقووەترە ئەگەر جاران خێری هەر نوێژەی فەرزی بێ یا بە جەماعەت بیسعود ئێستا چەند قا دەبێتەوە لە مانگی ڕەمەزانە چکە ڕەحمەتەکەی تر ئەبارێ کاتی ئەوە هاتووە خۆی ڕەحمەتی پەروەردگار بێگومان دەتوانین بڵین بەشێکی زۆری نهێنیە بەڵام بەشەکەی تری کە ئاشکرایە ئێمە ڕۆژانە مامەڵەی لەگەڵدا دەکەین یەکێک لەوانە کە بەڕاستی کار ئاسانی لە ئیشەکاندا ڕۆژانە خۆی پەروەردگار کارەکانت بۆ سەهل و ئاسان ئەکا ومن يتق الله يجعل له مخرجا وهروها رزقت واسعەکە یعنی ئەو کەسانەی کە بەڕاستی ئەو ڕەحمەتی پەروەردگارە شمولیان ئەکا خۆی پەروەردگار ڕزقێکی واسعیان پێ ئەبەخشێ ڕزقیان بۆ واسعەکە پڕبەرەکەتی ئەکا و هەروەها دوورە لە کێشەی خێزانی بەشێکی زۆری کۆمەلگا کە بەڕاستی گیری خواردووە بەدەست کێشەی خێزانی و گیری خواردووە لەگەڵ هاوسەریان ناگونجێ لەگەڵ مناڵیان ناگونجێ یا بڵین مناڵی بە گوێی ناکە یا ڕێزی لێ ناگرێت لەم باوکە لەم دایکە بەڵام ئەوەی کە ئێمە هەستی پێ ئەەکەین وەکو تاچی مسلمانێکی ملتەزیم ئەوان نەک مسلمانێکی سادە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆیانە ئەوەی کە تەنها لە ڕەمەزانە ڕۆژوێگە گرێ و نوێژێکەکە و دوای ڕەمەزان بەجێ هێڵێ بەڕاستی ئەوە مسلمانی ساخی پێ ناوترێ
ئەوە کەسانیان پێدەوترێت کە ڕەمەزانین نەک ڕەبانی بن بەڵام مسلمانی ڕاستەقینە و ڕەبانی ڕاستەوخۆ هەز بە ڕەحمەتی پەروەردگار ئەکا لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانیشە لە حیاتی خۆیان ڕەنگ ئەداتەوە بەچیە ئەمیش ئەبێتە کەسێکی زۆر بە ڕەحم و میهرەبان کەسێکی زۆر لێبوردە کەسێکی زۆر دڵکراوە کەسێکی زۆر مەحبوب و خۆشەویست لە ناو کۆمەلگاکەیدا. ئێمە خی گەورە کە ئێمەی دروست کردووە عقلی پێبەخشیوین لەو کاتە پێمان دەڵێ کە ئەمە ڕەحمەتە ئێوە بە دوایە بگەڕێن جار ڕەحمەت وەکو هەندێک دەفەرمون ڕەحمەت بە دەزیێنانیەوەی کە تۆ چۆن بتوانی بە دەستی بهێنی و کەشفی بکەیت تەبعەن بە گەڕانە ئەبێ بە دوایە بگەڕێی بە دوای حەدیسەکانە کە بزانی ڕەحمەتی مانگی ڕەمەزان لەکوێ هەتاوەکو ئەم ڕەحمەتەمان لە دەست دەرنەچێت چونکە ڕەحمەتێکی زۆر گەورەیە زانایان دەفەرمون ڕەحمەتی خوای گەورە بۆ مرۆڤەکان بەدەست خۆیەتی چەندەی بەدەست ئەهێنێت دەڵێن ڕەحمەتی خوای گەورە و باران وایە ئەم بارانە کەسانێکی وا هەن دەچن جامێکی بچووک دێخێنە بەر بارانەکە چونکە ئەوەندەی پێویست بە ڕەحمەتە هەرچەندە لە هەمانکە کەسانی وا هەیە تەشتێک دێن هەیە تەشتێکی زۆر گەورەتر دەهێنێ بۆیە ڕەحمەتی خوای گەورە زۆر فراوانە ئێمە خودی خۆمان دەبێ بچین بە دوایە بگەڕین لە ڕەحمی خوای گەورە داوای کەم نەکەین داوای زۆرکەین حتا پیاغمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێتی ئێوە کە داوای بەهشت ئەکەن داوای فیردەوس بکەن ینی بڕۆن بە دوای ڕەحمەتی خوای گەورە لە کەمێ قەنەعەت مەکەن بەچی بەدەستی بهێنین ئەم هەموو حەدیسەی کە هاتووە لە فەرمایشتی پیاغمبەری خوا صلی الله علیه وسلم باز لە ڕەحمەتی مانگی ڕەمەزانی پیرۆزەکە مانگی ڕەمەزان ڕۆژوەکەی بۆ خۆی کە ئێمە یەکین ڕەحمەتە نابێ ئێمە خۆمان لەو ڕەحمەتە بە دوور بگرین چونکە فەلسەفەی ڕۆژوو کە لەوە چێ لە شوێنترا باس کرابێت ئەوەیە کە ئێمە وەکو مسلمان برسیمان ببێ بیرمی ئەو هەژارانەمان بکەوێتەوە کەواتە و تاخوا ڕەحمەتمان بەسەرا ئەڕژێ بیری هەژارمان بکەوێتەوە لەوەی کە ئێمە دێنن تەراویحەکان دەکەین ئەوە ڕەحمەتە پیاغمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خوای گەورە مانگی ڕەمەزانی لەسەر ئێوە فەرز کردووە منیش سنەتی تەراویحم لەسەر داناون هەر کامێکیشتان ڕەحمەتەکە هەر کامێکتان مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت و پاشان تەراویحەکانیش بەجێ بگێنێ ئەوە خوای گەورە بەڵام بۆ شەرتەی چی بێ وا حساب بکا کە ئەمە سنەتە یان واجبە تەبعاً بەبەستمان پێی ئەوەیە کە مانگی ڕەمەزان واجبە تەراویحەکان سنەتە وا حساب بکا کە ئەمە خوا دایناوە و پاشانیش وا حساب بکا پاداشتەکەی لای خوای گەورەیە ڕەحمەتەکەی بەرەکەوێ وەکو وایە کە تازە لەدایک بێتەوە حەدیسی پیاغمبەری خوای صلی الله علیه وسلم بێجگە و حەدیسە مەشهورانەی من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه کەواتە بەگەڕان بە دوای ئەم حەدیسانی پیاغمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە ڕەحمەتەکەمان شمولەکە کە لێخۆشبوونی خۆیە چی ڕەحمەتێک لە لێخۆشبوونی خوا زیاد گەورەترێکە کەواتە گەڕانمان بە دوای حەدیسەکانی پیاغمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە داغڵی ناو ئەو ڕەحمەتە ئەبین کە ڕەحمەتیش زیاتر چییە لێخۆشبوونەکەی خوای گەورەیە ڕەحمەت لێخۆشبوون و پاشان ڕزگاربوون لە ئاگری جەهەنم کەواتە چونە ناو بەهەشتەکەی خوای گەورە جەلە جەلالوه مسلمان چۆن ئەتوانێت بەڕاستی مسلمان هەر کاتێک بەدەم بانگەوازەکەی خوا هات و هەروەها ئەمرەکەی خوای جێبەجێ کرد کە بریتێ لە سەوم بە ڕۆژوو بوون ئەو کاتە ئینسان لە دڵی خۆیدا یاخود بە چاوی خۆی یاخود بە تێفکرین کۆمەڵێک کەشفی ئەم واقعانە ئەکە لەم مانگەدا کە ئەبینی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمی ئینسانی مسلمان دوو دڵخۆشی بۆ دێ یەکێکیان لە کاتی ڕۆژوشکاندنا کە ئەبینێ خاوەنی توێشوویەکە و هەروەها خاوەنی چاکەیەکە بە ڕۆژوو بۆ و برسێتەکەی لە کۆڵە کوێرەزەکە بە خواردن و پاشان کە ئەگا بە خوداکەی لە ڕۆژی قیامەتدا ئەمیش بەڕاستی ئەبێتە مای دڵخۆشی بۆیە ئینسانی مسلمان چۆن بتوانێت کەشفی ئەمانە بکە کە ئینسان هەستی کرد لە دوای ئەنجامدانی هەر کار و کردەوەیەک دڵخۆشە و دڵ ئاسوودەی بۆ دێ و هەست ئەکا کار و کردەوەیەکی کردووە لە ڕاستیدا ئەمە کەشفی مەوزوعەکەیەکەوە ڕەمەزان ڕەحمەتە بۆ لە مانگەکانی تر خەڵک ئاوا جەم نابێت لە ماڵەکانی خوادا بۆ لە مانگەکانی تر خەڵک ئاوا بە کۆی دەنگ یعنی کە ئەڵێن بە کۆی دەنگ یعنی بە کۆی مرۆڤەکان ئەم مرۆڤانە هەر جۆرە ڕێژەیەکی ئیمانیان هەبێ یاخود هەر جۆرێکی هەر جۆرە ژیانێکیان هەبێ هەر جۆرە پلە و مەسیبێکی ئاینی کۆمەڵایەتی و هەروەها سیاسیان هەبێ لە مانگی ڕەمەزاندا کۆمان هەمومان لە یەک شانین هەمومان لە یەک ئاڕاستین هەمومان لە یەک ڕیز و لە یەک سەفداین ئەمە بەڕاستی ئەمە ئەسەلمێنێکەوە کەشفی ڕەحمەتی خوایە ئەگەر ڕەحمەتی خوا نەبێ دەوڵەمەند و هەژار کەی کۆ ئەبێتەوە ئەگەر ڕەحمەتی خوا نەبێ
یاخود ئەگەر کەشفی ئەو ڕەحمەتە نەبێ دەسەڵاتدار و بێدەسەڵات چۆنکو ئەکرێتەوە ئەو کەسانێکەوە بڕیاریان بەدەستە ئەو کەسانێکەوە بەدەستیان نییە ئەو کەسانێکەوە لە پلەیەکان و لە پلەیەکی جیاوازسران ئەمانە هەمویان بە یەکساف قاچیان بەیەکەوەی دڵیان بەیەکەوەی دەستیان بەیەکەوەی تەراویحیان ڕۆژویان ڕۆ بە ڕۆژوبوونیان هەموو کوی ئەم قسانە هەمویان بەیەکەوەیە ئەمە بەڕاستی ئەوە سلمێنێکەوە کەشفی ڕەحمەتی خوای ئەگەر ڕەحمەتی خوا نەبێ ئەم هەموو بیر و بۆچوونە ئەم هەموو گەنجولاو ئەم هەموو ژن و مناڵ و هەموو ئەندامەکانی ناو کۆمەلگا بە یەک ئاڕاستەڕ و لە مزگەوت ناکەن ئەمە دلیلە لەسەرەوەی کەوا ڕەمەزان ڕەحمەتی خوای ئەتوانین بەوە بزانین کە ڕەمەزان ڕەحمەتە. خۆی گەورە فەرموویە ڕەحمەتی وەسعت كل شيء ڕەحمەتی من هەموو شتێک لە هەموو شتێک گەورەترە لە قورئانە لە 300 جار زیاتر باسی ڕەحمەتی خوا کراوە بەڵام هەموو قورئان بگەڕێ بە 20 جار باسی غەزەبی خوا کراوە کەواتە خوا ئەو ڕەحمی زۆرە بۆیە بەردەوامە ڕەحمەکە چونکە شخصی وای لە 11 مانگ ئاگەڕێتەوە تەوبەکە گوناهی کردووە بە قەدر هەموو دنیای سەر شخص هاتووە لە ڕەمەزانەکانی ترە لە 15 مانگ ئەوتوێتی من ئێستا بەڕاستی تر کاتیەوەمە بگەڕێمەوە هەستم کردووە ئیتر هەست بە قێز ئەەکەم لە خۆم هەست بەوەکەم کە خۆم بچووکم کە یەکێکی وەکوی ئێوە بینم ئەهلی دینە و ئیلتیزاماتی هەیە گۆڕانکاری بەسەمادێ کەواتە ڕەحمەتەکە شمولی ئەوجەکات چونکە ڕەحمەتەکە تێکەڵ بە بەشی دووهەمیژە بێ تێکەڵ بە بەشی سێهەمیژە بێ و هەموو ساڵەکە هەروایە ڕەحمەتی خوا کەواتە نابێ بڵێن ئێمە دەی یەکەمان دەزر و ئیتر ناومێد بین لا تەقنەتوا من ڕەحمەتی الله ئەو نەسی قورئانە یەک چرکە نابێ ئینسان ناومێد بێ لە ڕەحمەتی خوا ئەگەر گوناهیشی زۆر بێ چونکە فەرمێ یا عیبادی ئەوانەی کە ئەسرەفوا عەلی ئەنفوسیکم ئێوە زیادەڕەویتان کردووە لا تەقنەتوا من ڕەحمەتی الله ناومێد بن کەواتە ڕەحمەتی خوا چرکەی نییە نەبارێ چونکە ڕەحمەتی خوا ئەم گردوونە بەڕێوە بێت بەڵام غەزەبەکەی لە 20 شوێن تێ ناپاڕێ کە باسیکە لە قورئانە بەڵام غەزەبەکەی زۆر بە شیدەتە ئەگەر خوا نەخواست غەزەبی خوا بجوڵێ ئەوەی تر گردون بەرگی ناگرێ ئێمە کە وەکو ئیماندارین ئێمە عەرزم کردی چرکە بە چرکە ئێمە چاوەڕێی ڕەحمەتی خوا گیانین هەرچەند گوناهی خۆشمان بە گوناه هەزانی گوناهیش ئەکەین بەڵام لە گوناهی گەورەکان خۆمان پاراسەوە ئەوە ئێمە هەر بەردەوام حەزورمانێ چونکە خۆمان عەشقین دینداری بە عەشقەکرێ بە عەشقی دینداری و خۆشەویستی و خواناسی بەم عەشقەوە ئەڕۆین ناوی بەردەوام لە ڕەحمەت دەی ئێمە کاتی ئەڵێن ڕەحمەتەکە لە هەر کاتێکە هاتی لە هەر کاتێکە هەر کەسێ هات ڕەحمەتەکە شمولی ئەویژەکە کەواتە ناکرێت لە دەی یەکەم ئاگە فریان نەکەوتم یاوەکوونێ نەخۆشم یا شتێ بڵم بەخوا تازە لە دەستم دەرچووان نییە چرکە بە چرکە ڕەحمەتەکانە بارێ و بۆ ئەو کەسەشە کە بە تایبەت گوناهبارەوەی ئێستاوا دەڵێت دەگەڕێتەوە تا ئێستا نەگەڕاوەتەوە یا لەوانەیە بکەوێتە دەی کۆتایی کورە لەوانەیە نزیکی جەژنیش بێ شمولی ئەوژەکە و شمولی هەموو ئیماندارانی ئیلتزامات و غەیر ئیلتزاماتیشەکە خۆی لە ڕاستیدا ئینسانی ئیماندار دەبێت بە چەند مانگێک پێش ڕەمەزان ئیستیعدادی وەرگرت بێ کە ئێمە فەرمودەمان هەیە ئەفەرمێ سەحابە خۆشەویستەکان کە ڕەمەزان ئەهات بە ڕۆژوو ئەبوون ئەم ڕەمەزانە تەئسیری ئەبوو هەتا 6 مانگ دوای ڕەمەزانیش لە 6 مانگی دواییشاد ئاواتیان ئەخواست دوعایان نەکرد خۆیان بمانگەێنە بە ڕەمەزان بمانگەێنە بە ڕەحمەتی ڕەمەزان بمانگەێنە بە لێبوردنی ڕەمەزان بمانگەێنە بە خۆشیەکانی ڕەمەزان بمانگەێنە بەوەی کە ئینسان یەک ڕۆژ بە ڕۆژوو بێ خوای پەروەردگار هەفتە پاییز دووریە خاتەوە لە ئاگری دۆزەخ لەبەرەوە بەڕاستی ئەو کەسانی کە خۆیان مەحروم ئەکەن لە ڕەمەزان بەر فەرمودەیەکەکەون کە دوعاکە دوعای حەزرەتی جوبرائیلە کە فەرمی ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەر مینبەرەکەیان سەر ئەکەو کە سێ پلە بوو لە پلەی یەکەم فەرمووی ئامین لە دووهەم فەرمووی ئامین لە سێهەمیان هەر فەرمووی ئامین دوای سەحابەکان بۆیان بوو بە پرسیار ئەی پێغەمبەری خوا ئەمە چی بوو فەرمووی جوبرائیل هاو بۆ لام و دوعای کرد سێ دوعای کرد فەرمووی ئەی محەممەد من ئەم دوعایەکەم تۆ ئامین بکە هەر کەس ئەگا بە مانگی ڕەمەزان و لێ خۆشبوون و ڕەحمەت و سۆز و بەزەیی خوا بۆ خۆی مسۆگەر ناکە یا ڕەبی خوای پەروەردگار لێی خۆش نەبێ بیخاتە ناو ئەگری دۆزەخ دووهەمیان فەرمووی ئەوەی کە دایک و باوکێکی پیری هەیە ناتوانێت خزمەتی کا و ببێتە ئەوەی ئەم دایک و باوکە ببێتە مایی ئەو ڕەحمەت و بەرەکەتەی کە خوای پەروەردگار دایبارێنێ بەهۆی خزمەتی دایک و باوکیەوە بەهۆی ئەوە کە خزمەتی دایک و باوکێکە خوا لێی خۆش بێ سێهەمیشان فەرمووی هەر کاتێ ناوی تۆ ببرێ و سڵاواتی لەسەر نەدرێ نەوترێ اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم بۆیە من وا ئەزانم بەڕاستی ئەو کەسانەی کە خۆیان بێبەش ئەکەن لە مانگی ڕەمەزان ئێمە دەبێ ئیستعدادی تەواو و کاملمان هەبێ پێشی ڕەمەزان خۆمان ئامادە کردبێ بۆ ئەم ڕەمەزانە نەک سەرەتاکەی نەک کەسی وا هەیە کە بەڕاستی بە هەندێک شتەوانێ مەشغوڵە و هەر ئاگای لە ڕەمەزان نییە یا ئیمانی پێی نییە یا ئیهمالە یا مبڕیری زۆر بۆ خۆی ئەهێنێتەوە جاری وا هەیە مامۆستا ئیحراجەکە کە تەلەفۆنەکە ئەمەنە بڕووبیان و ئەهێنێتەوە بەس بۆ ئەوەی بە ڕۆژوو نەبێت
ئێکاکە تۆ خۆت بۆ خۆت باشتر ئەناسی هەموو ئینسانی خۆی خودی خۆی باشتر ئەناسێ تاقە و تواناکانی خۆی باشتر ئەناسێ بە حقیقت ئەوەی کە لە ڕەحمەتەکەی بێبەش بێ لە ئەوڵەکەی لە ئەوی تریشی بێبەش ئەبێ چونکە نەیتوانی وە ڕەحمەتەکەی وەرگێ ئەی چۆن مەغفرەتەکەی دەست ئەکەوێ جا فەرمودەکە سێ بەشە بەشی دووهەمیان مەغفرەتە یعنی مانگەکە مانگی ڕەمەزان مانگی مەغفرەت و لێخۆشبوونە عجبەن یعنی کەسێک نەتوانێ ئەم دەرگا گەورەیە کراوەتەوانێ کە سید قوتبە فەرمێ دەرگای تەوبە هەمیشە لەسەر پشتە لە دوو کاتانەوێ باب التەوبەتی مەفتوحن یعنی هەمیشە لەسەر پشتە بەڵام تۆ لە ڕەمەزانە سەیرەکەی ئەم دەرگایەت بۆ کراوەتەوە دەیوەرە لەو دەرگایە وەرە ژوورەوە مسۆگەریکە لێ خۆشببوونی خوا بۆ خۆت مسۆگەرکە بەچی بە دەورەیەکی سی ڕۆژی ئینسان بە سی ڕۆژ لەم مانگی ڕەمەزانەدا خۆی پاگەکاتەوە لە گوناه و تاوان توێش و زەخیرەیەکی باش کۆەکاتەوە کە فەرمی مەن صامە ڕەمەزانە ئیمانە واحتسابا غفر له ما تقدم من ذنبه خوا لە گوناهی لەو پێشت خۆشە بێ بەوەی کە تۆ ڕۆژوێکی باش بگیری شەوەکانیش جێبەجێکەی بە تەراویح و قورئان خوێندن و ذیکر و تەهلیلە کۆتاییەکەیشی کە مەقطعی ئەخیرە عتق من النار ئینسان کاتێک ئەخوێنێ چاوەڕێی ئەوەی ڕۆژێک لە دوای خوێندنەکەی شەهادەیەک وەربگرێت کە شەهادەی دەرچوونە شەهادەیەکی جیداریە دای هەڵی ئەواسێ لە ماڵەوە ئەڵێ بەکالێرۆسم هێنا ماستەرم هێنا دکتۆرام هێنا ئەمە بۆ دنیا بەڵام ئەم شەهادەی ئێمە بۆ قیامەتە کە ئەویش نەجات بوونمانە لە ئاگری دۆزەخ کە ئاواتی هەموو مسلمانێکە بەڵام ئەمە تەنها بە ئاوات جێبەجێ ناکرێ بەڵکو عملی ئەوێ ومێ دەکەم خوای گەورە یارمەتی دەری هەموو لایەکمان بێ بتوانین ئەم مانگی ڕەمەزانە خوا لە خۆمان ڕازیکەین و ئێمە یەکێک بین لە ئازاد کراوانی مانگی ڕەمەزان و خوای گەورە لە ئاگری دۆزەخمان پارێزێ خۆی ئینسانی مسلمان دەبێت وریا بێت فرسەت لە دەستی خۆی نەدات یعنی ئەگەر ئێمە وەهاش خەڵکی تێ بگەێنین کە نابێ ڕەحمەت و لێخۆشبوونەکە لە دەستی خۆت بدەیت چونکە ئەمانە بەسراون بەیەکەوە ئەگەر هەچ کاتێ ئێمە توانیمان ڕەحمەتی خوا بۆ خۆمان مسۆگەر بکەین خوار لێمان خۆشە بێ هەر کاتێک لێخۆشبوونی خۆشمان بۆ خۆمان مسۆگەر کرد تەبعەن بە دوایە چی دێت ئەگەر ئێمە خوا لێمان خۆش بێت نامان خاتە ئاگری جەهەنەم خوای گەورە لە ئاگری جەهەنەم ڕزگارمان ئەکات دەمان خاتەنەوە بەهەشتەوە کەواتە مسلمان دەبێ فرسەت لە دەست خۆی نەدا نەڵێ لە سەرەتا قەیچیەکە ئەو ڕەحمەتە کێشە نییە نە ڕەحمەتی خوا وەکو ڕەحمەتی عەبدەکان نییە ڕەحمەتی خوای گەورە زۆر فراوانە کە ناگونجێ لەم بەرنامەیەکی ئاوەها کورتا باز بکرێ بۆیە دەبێ ئێمە وەکو مسلمان خۆمان وا تێ بگەین خەڵکانیش وا تێ بگەێنین کە ڕەحمەتی خوا لە دەست خۆمان نەدەین فرسەتە کێ ئەڵێ ئێمە بۆیە پیغمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثا فەرمێ ئێوە پێشوی مانگی ڕەمەزان دوعا بکەن خوا بتانگێنێتە مانگی ڕەمەزان بۆ چونکە مانگی ڕەمەزان ڕەحمەتە و لەناو مانگی ڕەمەزانیشا ئێوە دوعا بکەن کە خوا عیبادەتەکانتیان لێ قبول کات دوای مانگی ڕەمەزانیش هەر دوعا بکەن خوای گەورە لێتان قبول بکات نوێژ و ڕۆژوەکانتان کەواتە مسلمان دەبێت ئەگەر ڕەحمەتی خوای لە دەستدا لێخۆشبوونیشی لە دەست ئەدا بۆ یەکو سەرەتای بەرنامەکە باسم کرد خوای گەورە دێت ئێمە هان ئەدا دەڵێ وەرن ئێوە عیبادەتێک بکەن ناڵێ ئێوە بیکەن من خۆم ئەزانم دوای چیتان بۆکەم خوای گەورە دێت لە پێشە هەموو بەخشتەکانمان پێدا ئەمجا ئێمە عیبادەتەکە ئەەکەین وەکو مرۆڤەکان نین ئەمە تاقیکردنوویەکە پێش تاقیکردنەوەکە خوای گەورە ڕەحمەتەکەمان پێدات بەجیا لە تاقیکردنەوەی ئەوەی کە لە مەکتەب و مەدرسەکانە ئەکرێت خوای گەورە هاتووە ڕەحمەتەکەمان پێدا دەڵێ وەرە ئەم هەموو مژدەتان پێدەم بەرامبەر ئەوەی کە ئێوە کەمێک خۆتان برسیکەن هەرچەندە خوای گەورە پێویستی بەو برسێتیە ئێمە نییە بەڵام تەنها حکمت و فەلسەفەی برسێتیەکە ئەوەیە کە ئێمە بیری هەژارانمان بکەوێتەوە لە پوختەی وەڵامی پرسیارەکەی جەنابتە ئێمە ئەگەر بێت و ڕەحمەتی خوا لە دەست بدەین لێخۆشبوونی خوش لە دەست بدەین کە ناوەڕاستی مانگی ڕەمەزانە لە هەمان کاتە ئەو کاتە ئێمە بۆمان قەرەبوو ناکرێتە لە کۆتاییەکە بەڵام ئێمە هەر لێرەشا خەڵکی بێ ئومێد ناکەین خەڵکانێک لە سەرەتای مانگی ڕەمەزانە بە دوورن لە ڕەحمی خوای گەورە بە ڕۆژوو نابن تەراویح ناکەن بەڵام با بێ ئومێد نەبن لە کۆتایی مانگی ڕەمەزانە بگەڕێنەوە مزگەوتەکان بگەڕێنەوە بە ڕۆژوو بوون بگەڕێنەوە بۆ تەراویح بە ئەنجام گەیاندن پشتیوان بە خوای گەورە قەرەبووی ئەوەی بۆ ئەکاتەوە بەڵام ئێمە کە ئەزانین سەرەتا ڕەحمەتە و ناوەڕاست لێ خۆشبوونە نابێ لە دەستی خۆمانی بدەین چونکە ئێمە ئەزانین کەواتە بەزانین و خۆمان خوای گەورە محاسبەمان لەگەڵاکە دەبێ خەڵکیش وا تێ بگەێنین کە قەرەبوو تەمەن کە ڕۆی قەرەبوو ناکرێتەوە پەشیمان بوونەوەشی نییە چونکە کاتە ئەم دەقە و چرکە ساتە کە ئەڕوا ناگەڕێتەوە بۆیە ئینسانی مسلمان دەبێ هەموو چرکە و ساتێک بە غەنیمەیەکی زۆر گەورە حساب بکا بۆ ئەوەی ئەو
سەرمایە گەورەی کە لە ڕۆژی قیامەتە بەهشتەکەی خوای گەورەی بەڕاستی دەست هەموو کەس ناکەوێت خوای گەورە دەستی ئێمە و ئێوەشی بخاین ئینشاڵڵا دەستی هەموو بیرەنانی بەڕێزی خۆشەویست بۆ ئەوەی کە مانگی ڕەمەزان ڕەحمەت و لێخۆشبوون و ڕزگاربووری ئاگری جەهەنم بۆ خۆمان بەدەست بێنین لە کۆتاییەکە کە بەهشتەکەی خوای گەورەی بیکا بەنسیبی هەموو لایەکمان. قوربان ئینسانی مسلمان هەمیشە نابێ مەعوز بێ کە شتێکی لە ڕز ڕۆی ئەتوانێت بە شتێکی تر قەرەووی کاتەوە بەڵام کە ئینسان لە سەرتاوە یەک هەنگاو بنێ بەڕاستی ئەوە شاملەن و کاملەن ڕەحمەتی خوای میهرەبانی گرتووە بەڵام ئەکرێ کەسێک بۆ نمونە سەرەتای ڕەمەزانی یەکیزداوە ئەتوانێت لە دەیەکەیدا هەستێتەوە ئەتوانێت لە دەیەکەیدا تەوبە بکە و بگەڕێتەوە یاخود لە دەیەکەشە لە کیسی ئەداتوانێت لە بیستەکە یاخود لە کۆتایی ڕەمەزاندا والحاصل ئینسان ناوێ بەی شێوازێک لە ڕەحمەت و میهرەبانی خوا غافڵ بێ و هەروەها مەعوز بێ چونکە خوای میهرەبان لە قورئانەکەی خۆیدا ئاماژەی پێکردووە لا تەقنەطوا من ڕەحمەتی الله ئێوە نابێ نائومێد بن لە ڕەحمەتی من بۆ نمونە کەسی بڵێ وەڵام من دە ڕۆژی ڕەمەزانم لە کیس و ئیتر خوا ڕەحمت پێ ناکە خوا لێم خۆش نابێ خوا قبوڵم ناکە خوا نامخاتە ناو بەهشتەکەی خوا هیدایەتم نادا کۆی سەرلەبەری ئەم قسانە لە ڕاستیدا هەمویان ئەکرێ بڵێن ئەخرێنە قەوسێکی غەڵەتەوە چونکە ئینسانی مسلمان هەمیشە رحمتي خوا شامل اگر کسی خوی بهوه ان رحمت الله قریب من المحسنين رحمتي خوا نزیکه بەڵام لەشێ لەو کەسانی کەوا چاکەکارم من دێمە مزگەوت محسینم ئەو کەسەی بە ڕۆژوو ئەبێ محسینە ئەو کەسەی کەوا زیکرەکە محسینە کەواتە قساکە ئەوەیە کە کەسێک چەند ڕۆژێک لە مانگی ڕەمەزانی لە کیسە چێ نابێ مەعوز بێ ئەگەر کەسێک مانگی ڕەمەزانیشی لە کیسێ هەر نابێ مەعوز بێ بەڵام ئەبێ لە ڕاستیدا لە کیسمان نەچێ بۆ لەبەرەوە ئێمە خوداکەمان خدای ئەرز و ئاسمان و هەروەها ئەو خدایکەوە هەموو نەفس و گیان و هەموو جم و جۆڵ و حرەکەیەکی ئێمە بەرەستە خدا ئەمری کردوکەوە بە ڕۆژوو بین کەواتە ئەبێ ئێمە فەرمانبەرداری خدا بین ئێمە ئەبێ فەرمانی خدا بەڕێوە بەرین و نابێت لە کیسمان دەرچێ ئەبێ هەوڵ بدەین لە کیسمان نەچێ ئەگەر کیس لە کیسمان چوو لە ڕاستیدا ڕەحمەتی خوادا ناکرێت چونکە ڕەحمەتی خوا گشتگیرە و لە هەمومانکانی تریشدا ڕەحمەتی هەیە بەڵام مەخسووسەن و تایبەتەن لە ئەم مانگەدا زیاتر لێخۆشبوونی خۆی ئەبارێنێ بەسەر مرۆڤایەتی و بەتایبەتی ئیمانداراندا